پێت وایە ماوەی 4 مانگە مامۆستایان خۆپیشاندان دەکەن یاخود بەگشتی خۆپیشاندان چارەسەری قەیرانەکان دەکات؟ سڵاو لە ئێوەش من ئەمەوێ ڕاشکاوانە قسە بکەم. ئێمە لێرە لەوێ ساڵانێکە خەریکی خۆپیشاندانین. شوێنێکی سەرەکیمان هەیە کە سنتەری شاری پێڵن شاری سلێمانی بەردەکی سەرا. خەڵک هەمی لەوێ کۆ بێتەوە بەڕاستی، بەڵام کە دێتە سەر ئاسی خۆپیشاندانەکە سێرەکەی لە 100 کەسێ ناپەڕێ. ما باقی بە دەور و خوری ئەو کەسانەیە ڕۆن و لە دوورەوە سێرەکەن. و زائیدان خۆپیشاندانی سەرتاسەری ئەگەرەوەیە کە تۆ بتوێنی حکومت بێنیتە سەر خەت بۆ ئەوی هەموو داواکاریەکانی بۆ جێبەجێ بکات. ئەبێ پێش هەموو ئەو خۆپیشاندانانەی نییە کە چینی عوامەکەن ئەبێ کەسایەتی ڕۆژمیریەکان لە پێشی پێشەوە بن. ئەگەر کات هەبێت من نمونەیەکتان بوێنمەوە. ئێمە لۆرکا ناسین لۆرکای شاعرێکی عالمیە، شاعرێکی ئیسپانیە لە سەردەمی فرانکۆ فرانکینیە کە دیکتاتۆرێ بوو کە چۆن قوتی خەڵکیانە خوارد، مەسەڵەن خەڵکیانە چەوساندەوە. بە تەنیا شاعرێ بوو نییە پێشەوی هەموو خۆپیشاندانەکەیە کرد. باشە هەموو حکومەت و دەستە و دایرەکە نیە زیڕیان لێ کرد بوو، هەتا سەر ئەوەی کە سەرۆک ئەیوت ئاگاتان لە لۆرکا بێت. ئەوە دوجار کەسێکی ڕۆشنبیر و شاعیرە ئەو ئەتوانێ لەگەڵ ئاسی ئەو خەڵکیانە بمان ڕوخێنێ. بەڵام بەداخەوە ئەمە لێرە خۆپیشاندانی بینین نیە مامۆستای قوربەسەرە کەسە ڕۆژمیرەکانی لەگەڵانیە و زائیدەن خەڵکی پشتەوەشیان مەسەڵەن 100 کەس لە بەردێکی سەرای خۆپیشاندانەکات خۆی ماندووەکات پارەی پێ نییە کەچی هەزارەها لە مێرگەپان گۆشتە بژێنێ، هەزارەها لە ناو مۆنیکایانە ئەخیر گۆرانی تەجلی زەوقلی یاوەتێ و کەس نازانێنی، هەزارەها لە سەفەرە، هەزارەهانیە لە تورکیا، هەزارە لە شوێنەکانی کەیە. خۆپیشاندانی سەرتاسەری بۆ ئەوەی حکومەت بێتە سەر خەت ئەبێ بە گشتی بێت، گشتگیر بێت لە هەموو چین تۆژەکان. من یەک فەلسەفەمەیە بۆ ئەو خۆپیشاندان کە ئێمە بمانوێ بە شێوەیەکی ڕێک و پێک بۆی کەس برینار نەبێت، کەس تووشی هیچ کەشە و گیرە گرفتێ نەبێ و نەگیرێت لە زیندانەکانە. ئەتوانن ئەو کۆمەلگای ئەگەر بیانوێنیە چنە سەر ئەو لایەنە واقعی ژیان کە خۆیان ژیانێکی سادە و ساکار و ئازادیان ئەوێت. باشە نێنە سەر جادە، هەموو شتەکان بایکۆت بکەن، کەناڵەکان بایکۆت بکەن، دایرەکان بایکۆت بکەن، هەر یەکەو لە بەردەم دەرگای ماڵی خۆیان ئەنتەرنێت بایکۆت بکەن، بەس دیار گوڵە ڕۆژە خواردنەوە دانیشن سێ چوار ڕۆژ نێنە دەرەوە، هاتوچۆی سیارە نەمێنێ، هاتوچۆی خەڵکی نەبێت، دوکانەکان داکرێن، بڕوا دەبێ هەموو شێوەکە نییە بە ئاراسەیەکی کەیە گۆڕێ. بەس کاکە من بووە بە یاری مناڵان کاتێک کە لێرە خۆپیشاندان ئەکرێت قەمەر سەناعیمانەیە تاری خاصمانەیەنی ئەم دوو حیزبە ئەچن لە مێرگەپان تەسویرەکەن و نێرن بۆ ئەوروپاڵەیە ها کۆمەلگاکەمان چەند خۆشەژی. ئێمە کارە ساتە، مامۆستا بە تەنیا چی بکات؟ ئەبێ مهندسی لەگەڵا بێ، دکتۆری لەگەڵا بێ. لەو کاتەیە مامۆستا خۆپیشاندانە کات دکتۆرێک قورقوراگەی نەخۆشە دەرێنێ 5 ملیۆنی لێ ئەسێنێ. دەمێ بێم ئێرە بۆ نمونە وەک دەزانین سلێمانی بەردەوام چالاک بووە لە هەموو کایەکانە لە پێشەوە بووە. سلێمانی ئەمەی تێدا دەکرێت، بەڵام هەندێک شوێنی تر ئەو خۆپیشاندانەش ناکەن. من تەسەوری یەک شتەکەم، سلێمانی بۆتە قوربانی هەموو شارەکانی کە، سلێمانی بۆتە قوربانی هەرێمی کوردستان. لەبەرەوە ئاسە ڕۆژبیرەکەی ئەوەی ڕاستەوە شارەکانی کەشتایەتی بەڕاستی لە هەموو شوێنە کەسی باش و کەسی عاقڵمەند و ئەمانەی تایە. بەڵام تۆ تەسەور ناکەی بەس ئەم شارە قوڕی کراوە بەسەرا، تۆ تەسەور ناکەی بەس ئەم شارە پارەی پێ نییە، تۆ تەسەوری ئەوە ناکەی بەس ئەم شارە ئیش و کاری نەماوە، ئەم شارە لەبەر فەوزا و لەبەر قەرەباڵغی و لەبەر تەنها بۆ هەندێک کەسە بە پەنجەی دەستە ژمێرن. ئەینا کاکە جاران حەدی وەسە دەبوو، هەبوو دەوڵەمەند بوو، هەبوو وەسەد بوو، هەبوو پارەی پێ نەبوو. بە بۆنەی وەسەتەکەەوە ئەوەی کە زۆر دەخواری خوارە بوو کەمێکە ژیا، بەس ئێستا حەدی وەسەد نەماوە. من گەنجە بینم نییە 100 دەفتەری پێیە، هەزاران گەنجیشە بینم دینارێکی پاسەکەیان پێ و دینارێکی جگەرەیان پێ نییە. حەدی وەسەد نەماوە، یا زۆر دەوڵەمەنی یا زۆر فەقیر. بەڵێ من زەلامە ناسم بەڵێ کەواتە بەدیلی کە خۆپیشاندان هیچمان بۆ ناکات بە خۆدوتن سلێمانیش بەردەوام قوربانی داوە پێشەنگ بۆ لە هەموو بابەتەکانە. کەواتە چارەسەر چیە بەدیلی خۆپیشاندان؟ من ئەمێ بە دێڕێکی کورت پێتان بڵێم چارەسەر نییە بۆ ئەم وەسعە بۆی لەو دۆخە ڕزگارمان بێ شۆڕشێکی عەقلیە. شۆڕشێکی عەقلیە. من داوا لە گەنجەکانەکەم نەچنە نێو کافتریاکان و چڕە دووکەڵ و چواریبانی بەسەر دیوارەکەی سەرکەون و دووبارە بێن و ناو کافتریاکان و سەر شۆڕکەنەوە پشۆڕکەنەوە بەدیان موبایلەکانیانەوە. ئەو هەموو کتێبی لەوێ تۆی بینی خەڵک پشتی تێگا بۆ شۆربایە 12 کەس کۆ بنۆ نیە ئەچن بۆ سیدەک نییە لەبەر خاتی ورجیان. نە با دڵ دانەخزێنە ناورگەوە، دڵ سەرخەن نییە بۆ عەقلیان کە عەقلیان هۆشمەند بوو ئەو کاتە نییە کەس ناتوانێت نییە مەسەلەن بێت هەموو مافی تۆ بخوات. وڵاتەکەش بۆ ئاقارەیان نابێت کە ئێمە ئەیبینین کاکە وەزعەکە نییە زۆر خەتەرە. بەڕاستی ئەگەر چارەسەر نەکرێ ئەگەر خەڵک نێتە سەرخەت، ئەگەر خەڵک داوای مافی خۆینە ئێمە بە ئاشکرا زوڵممان لێکرێ. هەر کۆیلێکی کاکە جاران باسی کۆیلەمان